يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی بەڕێز، لە مانجی ڕەبیعی یەکەم داین، مانجی بەهاری دڵەکان، مانجی نوێبوونەوەی ئیمان، مانجی ڕۆشنایی چاوەکان و بوژانەوەی دڵەکان بە یادی لەدایکبوونی فەخری کائینات محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. هەمومان ستایشی پەروەردگارمان دەکەین، حەمد و سەنای دەکەین کەوا بووینە ئومەتی پێغەمبەری ئاخری زەمان صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە ئومەتی ئەو زاتە پیرۆزە قبوڵی فەرمووین و ئێمەش هەوڵ بدەین هیممەت بکەین لەسەر ڕێبازی بەردەوام بین. خۆشەویستانم، گەورەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوەندە فراوانە وەکو دەریایەکی بێبن وایە، وەکو بیابانی لە کۆتایی نەهاتوو وایە نازانی لە چ گۆشەیەکەوە تەماشای بکەی و قسەی لێ بکەی. ئێمە لە یادی لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لەم ساڵدا ناونیشانی وتارەکەمان بە بابەتی ئەوەدا دەنێین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوایە بۆ هەموو چین و توێژەکان. لەبەرەوەی مرۆڤ هەر بە سروشتی خۆی هەمیشە حەزی لەوەیە چاولێکەری کەسێک بکە. هەر یەکێک لە ئێمە لە تەمەنی مناڵیەوە تا دەگاتە قۆناغێکی کامڵبوونیش حەزی بەوەیە پێشەنگێکی هەبێ، کەسێک هەبێت چاوی لێ بکە. گەنجێک جاری وا هەیە حەز دەکا تەقلیدی یاریزانێکی بەتوانە بکە، تەقلیدی وێنە چێشتێکی بەتوانە بکە، وتاربێژێکی بەتوانە بکە. ئەمە لە ناخی هەر یەکێک لە ئێمەدا حەزی پێشەنگبوونی کەسێک بۆی هەیە. ئینسانیش دایما بیر دەکاتەوە چاو لە چێ بکەم. زۆرن ئەوانەی ناودار بوون لە مێژوودا، زۆرن ئەوانەی کەوا ناویان تۆمار کراوە لە لاپەڕەکانی مێژووی مرۆڤایەتیدا و چاڵ ساڵانێک بیردۆزەیان هەبووە، بەڵام وەختێک زاندراوە دوای چەند سەدە و ساڵ ئەم شتانە پوچ دەرچوون. ئەو کەسانی کە شوێنیان کەوت بوون، ڕەنج بە خەسار بوون، بێمایە بوون، پەشیمان بوون، کتێبیان لەسەر نووسرا و ڕەتدرایەوە. بۆ نمونە کەسێکی وەکو داروین کە بیردۆزەی پەرەسەندنی داناوە و ئەڵێ ئەسڵی ئینسان لە مەیمونە، ئێستاش جاری وا لە زانکۆکاندا دەخوێندرێ، بەڵام چەندین مناقەشاتی زانستی لەسەر بیردۆزەکەی دەکرێت و پوچەڵ دەکرێتەوە کە ئەسڵی مرۆڤ لە ئادەم و حەوایە، نەک لە مەیمونەوە بە پەرەسەندن دروست بوو بێ. کەسێکی وەکو فرۆید ساڵانێکی زۆر خەڵکی بەوە مەشغوڵ کردووە کە مرۆڤ بەس جنسە، بەس لایەنی جنسی و سێکسیە کەوا دەکا یەکتری خۆش بوێ، کە ئەوە بیردۆزێکی ناڕاستە. کەسێکی وەکو مارکس ساڵانێک بە ملیۆن خەڵک شوێن کەوتووی هەبووە کەوتوێتی مڵکایەتی تایبەت نییە، ئەبێ هەموو خەڵکی سەر زەوی لە مڵک و ماڵدا بەشدار بن. بۆیە خەڵکانێکی ئێمە لەم کوردستانەوە وایان تێگەیشت بوون لە ئیتیحادی سۆڤێتی و فکری مارکسیزمدا خەڵکی هەمووی لەسەر مەنجەڵە چێشتێک نان دەخۆن و ماڵی هەمووانە. بەڵام دواتر چەند کاتێک کە خەڵک لە پێناویدا بۆ قوربانی خۆی بەکوژدا کتێبی لەسەر نووسرا خوێندرام کرا بە مەنهەج، پوچەڵ دەرچوو، تۆوەکەی پوچەڵ بوو، ئەسڵی نەبوو. هەندێک خەڵکمان هەیە ناودارە، بەڵام بۆ یەک بوار ناودارە. کەسێکی وەکو شکسپیر بەس لە ڕۆمانە ناودارە، کەسێکی وەکو ناپلیۆن بەس لە سەربازیدا، کەسێکی وەکو فیساگۆرس بەس لە بیرکاریدا، کەسێکی وەکو ڕجابیری کوڕی حەیان پێشەوایە لە کیمیادا، کەسێکی وەکو ئیبن خەلدون پێشەوایە، ناودارە، پێشەنگە لە بواری کۆمەڵناسیدا کە نووسەری کتێبی ئەلموقەدیمەیە، کەسێکی وەکو نالی و مەحوی و بێسارانی و سالم و کوردی و ئەوانە پێشەنگن لە ئەدەبیاتی شعری کوردیدا، بەڵام هەر لە بوارەدا پێشەنگن. تەنها یەک کەس هەیە لە جیهاندا کە پێشەوا بێ بۆ هەموو چین و توێژەکان، ئەویش محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم.
یەکێ پرسیار دەکا باشە بۆ ئەو پێغەمبەرە ئازیزە کە خاتەمی ئەنبیا و مرسەلینە هەر ئەو پێشەنگە بۆ هەموو چین و توێژێک بۆ پێغەمبەرێکی تریش لە پێغەمبەرانی تر نا خۆ ئەو پێغەمبەرانە هەموو هەڵبژاردرەی خوا بوون و ئێمە ئیمانمان بە یەکیانە لە وەڵامدا دەڵێن هەر یەکێک لەو پێغەمبەرە ئازیزانە سەلامی خوا لە هەمویان بێ بۆشایی یەک لە ژیانیاندا هەبووە بۆ سەردەمی خۆی کەمتر هەستی پێکراوە بەڵام بۆ کۆتایی زەمان و بۆ سەردەمی عەولەمە و جیهانگیری بۆشاییەکی گەورەیە ناتوانێت ببێتە پێشەنگ بۆ تەواوی چین و توێژەکان بۆ نمونە سەیدنا عیسا سەلامی خوای لەسەر بێ عیسای کوڕی مەریەم ئەو پێغەمبەرە ئولول عەزمە بەرزە ناکرێت پێشەوایەتی مرۆڤایەتی بەگشتی بکە بۆ چونکە ژن و منداڵی نەبووە ئەگەر تو من پێشەنگمە قبوڵ نەوەکو پێغەمبەرێک و لەسەر چاوانمە بەڵام باشە چۆن تەعامل لەگەڵ ژن و منداڵەکەم بکەم ئەی عیسا چۆن بیکەم ناتوانێت پێت بڵێت چونکە خۆی ژن و منداڵی نەبووە کەسێکی وەکو سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو پێغەمبەرە ئازیزەی خوا ناتوانێت پێشەنگ بێ بۆ تەواوی مرۆڤایەتی بۆ چونکە بە حەیاتی هەژاری نەبینیوە لە هەموو ژیانیدا هەر دەوڵەمەند بووە هەژارێک لێی بپرسێ ئەی سولەیمان ئەرە ژیان چۆن بەسەر بەرم وەڵامێکی پێ نابێت چونکە قەت پاروێکی کەمینە خواردووە ژیانی هەمووی دەوڵەمەندی بووە پاشایەتی بووە کەسێکی وەکو موسای کەلیم الله ئەو پێغەمبەرە ئازیزە ناتوانێت پێشەنگ بێ بە هەموو مرۆڤایەتی بۆچی چونکە لە منداڵیدا فەقیری و ناخۆشی بەخۆیەوە نەدیوە لە کۆشکی فیرعەونا بەخێو کراوە ئەو پەڕیژیانی منداڵی شاهانە بووە تا گەنجێتی و تا پێگەیشتنی دەبەرەوە ژیانی کوڕە فیرعەونیەکی هەبووە ناتوانێت گەنجێکی هەژار بڵێ ئەی موسا تەمەنی گەنجێتی هەژاریم چۆن چاو لە تۆ بکەم ئەم بۆشاییە هەیە ئەوە مێژوو بامان پێ دەڵێ قورئان وامان پێ دەڵێ زاتێکی وەکو شوعەیب پێغەمبەر جیهادی نەکردووە لە ژیانیدا ناتوانێت لە بواری سەربازیدا پێشەنگ بێ بۆ ئەو کەسانی لە عەسکەریدا کار دەکەن نوح و لوط ناتوانن پێشەوای هەموو مرۆڤایەتی بن چونکە ژنەکانی خۆیان لە ماڵی خۆیاندا ئیمانیان پێ نەهێناون تەنها کەسێک کە دەمێنێتەوە لەناو هەموو پێغەمبەراندا سەلامی خوای لەسەر بێ کە هیچ گۆشەیەکی ژیانی نییە تۆمار نەکرابێ ورد و درشتی ئەو خۆشەویستە لەو قورئانە و لەو سوننەیە بخوێنەوە لە هەموو شتێکە ئاشکرایە لە هەموو بوارێکە پێشەنگە دووەمیشان بۆ هەموو چین و توێژێک قسەی هەیە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کەسێک کە بە مناڵی باوکی خۆی نەبینیوە کەسێ بڵێ ئاخ دەبێت پێغەمبەری خوا چۆن سەیری من کە پێغەمبەر دەفەرمێ من وەکو تۆ بووم من لەسکی دایکما بووم کە باوکم وەفاتی کرد کەسێکی تر بڵێ من زۆر لێ قەوما بووم کە باوکیشم نەبوو دایکیشم هەر منداڵ بووم بەجێ هێشتم پێغەمبەری خوا دەفەرمێ پێشەوای تۆشم چونکە من تەمەنم 6 ساڵ بوو کە دایکیشم وەفاتی کرد کەسێ بڵێ وەڵی من هەموو ژیانم شوانیەتی بووە ئەی پێغەمبەری خوا بۆ من چیت پێ پێغەمبەری خوا دەفەرمێ بەخوا منیش گۆچانم پێ بووە و تەمەنی مناڵی و هەرزەکاریم بە شوانی لە کێوەکاندا بەسەر بردووە کەسێکی تر بڵێ بازرگانم ئەرە پێغەمبەری خوا چی بکەم چۆن پێشامی پێغەمبەری خوا دەفەرمێ منیش بازرگان بووم بۆ خاتو خەدیجەی هاوسەری کە دواتر بوو بە هاوسەری بازرگانیم کردووە وڵاتان گەڕاوم معاملەم کردووە ئەتاجر و سەدوقم بۆ تۆ داناوە بنەماکانی سەرکەوتنی بازرگانم بۆ باز کردووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی کردووە کەسێ بڵێ من مناڵەکانم هەموو دەمرن پێغەمبەری خوا دەفەرمێ من پێشەوام بۆ تۆ وەرە چاو لە من کە من هەموو مناڵەکانم فاتیمەی دەدەرچێ هەموو بەدەستی خۆم سپاردەی خاکم کردن کەسێ دەڵێ من کە مناڵەکانم دەمرێ فرمێسک بە چاومەوە بەن نابێت دەبێ گوناه نەبێ پێغەمبەر دەفەرمێ وەرە سەیری من کە لە کاتێکا کە ئیبراهیمی مەلۆت کە لە باوەشیا بوو کاتێک کفنەکەیان تێوە پێچاو نوێژی لەسەر کرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تدرجوه في أكفانه حتى أنظر إليه تخوا مەیخەنە کفنەکەوە کفنەکەی بەسەرا دامەپۆشنەوە هەتا وەکو چاوم پێی دەکەوێ واتە مەلۆتکەکە شۆرا بوو منداڵە 2 ساڵەکە فەرمووی کفنەکەی تەواو تێوە مەپێچن هەتا چاوم پێی دەکەوێ فانكب عليه وبكى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەریا چەمایەوە ماچی کرد و فرمێسکی باران فەرمووی تدمع العين ويحزن القلب ولا نقول ما يسخط الرب لصحيح مسلم فرمودەکە هاتووە چاو فرمێسک دەڕێژێت دڵیش مەحزون دەبێ بەڵام گرنگەوەیە زمان قسەیەکی پێدا نەیە کە خوا پێی ناڕازی بێ کەواتە کەسێک کە دەڵێ مناڵێکم مردووە خۆم بۆ ڕاناژیرێ پێغەمبەری خوا دەفەرمێ لەوەشا پێشەوای تۆم کەسێک مردوویەکی لە دەمرێت دەڵێن مەهێڵن سەیری کا پێغەمبەری خوا دەفەرمێ لەوەشا پێشەوام لێی گەڕێ با کفنەکەی بکاتەوە ماچیشی بکا خوا حافیزی کۆتایی لێ بکە هەر بوارە کە تۆ دەتەوێت لە سەختی و خۆشی و ناڕەحەتی پێغەمبەری خوا نمونەی هەیە پێشنگە بۆ هەمووان
پێشەوایە بۆ ئەو کەسانەی کەوا مناڵیان نییە کەسێ دەپرسێت چۆن ئەوەنی پێغەمبەری خوا منداڵی کوڕ و کچی هەبوو دەڵێن ئەوەتانێ خوای پەروەردگار لە حیکمەتی فرێژنی پێغەمبەری خوادا کە بەس بۆ ئەو وابوو نەک بۆ ئومەتەکەی ئەوە بوو پێغەمبەری خوا لە خات و عائیشە وەکو کچێک کە هێنابووی لە کۆمەڵێ بێوەژنیشە هیچ منداڵی نەبوو پێغەمبەری خوا لە ناو خێزانەکانیدا تەنها لە ماریە قیبتی یەک منداڵی بوو کە ئیبراهیم بوو باسمان کرد وەفاتی کرد لە خات و خەدیجەش پێش زمانی پێغەمبەرەتی کۆمەڵە مناڵی کوڕ و کچی بوون هەموویان مردن تەنها خات و فاتیمە 6 مانگ دوای خۆی ژیا و ئەویش وەفاتی کرد کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قودوەیە بۆ ئەو کەسانەی لەگەڵ ئافرەتێکی گەنجە لە ماڵادا دەنیشێ و شەو بە تەنهایە و مناڵێک نییە پێغەمبەری خوا دەفەرمێ مەحزون مەبە ئەو خەفەتە هاتۆتە دڵی بنیشەوە خوا پاداشمان دەداتەوە ئەوە تا خات و عایشە تا دەچێتە قەبرەوە هیچ منداڵی نابێ زۆرێک لە خێزانەکانی تری پێغەمبەری خوا هیچ منداڵیان لە پێغەمبەری خوا نابێ پێشەنگە بۆ ئەوێش پێی نەڵێ خوا غەزەبی لێگرتووی خوا پێی ڕەوا نەبینی مناڵی بێ پێغەمبەری خوا بۆیە خات و عایشەی هێنا کە دەبێ بێ منداڵ بمێنێتەوە بۆ هەموو گەنجیەوە چاوەڕێی مناڵێک بێ و نەش بێ بۆ ئەوەی پێشەوا بێ بۆ ئەو کەسانەش کە لە دنیادا منداڵیان نابێ دڵی خۆت بەوە بدەوە لەوێشدا پێغەمبەری خوا پێشەوایە بۆ ئەو کەسانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵ و خێزان دەچێتە دەرەوە دەچێتە بواری زانکۆکانەوە لەوێ قسە دەکا لە صحیحی مسلمە بە ژمارە فەرموودەی 2645 فەرموودەیەک دەجێڕینەوە صلى الله پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرموا إذا مر بالنطفة 42 ليلة بعث الله إليها ملكا فصورها وخلق سمعها وبصرها وجلدها ولحمها وعظامها ثم قال يا رب أذكر أم أنثى لناوها والله يا دانشتوا مزقوتي پیغمبر صلى الله عليه وسلم رول الصحابة برزكان دكا ودما ودم دقات ايمتا قيامت دەفەرمێ خەڵکینە بزانن کاتێک کە نوتفە مەنی پیا و هێلکۆکەی ئافرەتیەشی گرت تەمەنی ئەم نوتفەیە لە ڕەحەمی ئافرەتە بوو بە 42 شەو 42 لەیلەتەن 42 شەو بەسەر ئەم نوتفەیە لە ڕەحەمی دایکە تێپەڕی پەروەردگار فریشتەیەک دەنێرێ دەفەرمێ ئەی فریشتەکە شکڵ و شێوەی ئەم مرۆڤە دیاری بکە گوێ و چاو و پێست و ئێسقانی دیاری بکە فریشتەکە دەفەرمێ پەروەردگارە ئەمرت بە چییە کوڕ بێ یان کچ بێ دیاری دەکرێت ڕەگەزەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی وتووە 1439 ساڵ زیاتر لەمەوبەر ئەمەی باس کردووە لە سەردەمێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەلیمەیەک خوێندەواری نەبووە هیچ مختبەرێکی نەبووە ڕۆژێ لە کولەی پزیشکی نەیخوێندووە هیچ کەس لە پێش ئەودا باسی ئەم مەسەلانەی قەت نەکردووە ئەمە بەس بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی حەزرەتی محەممەدی مستەفا صلی الله علیه وسلم ئەگە کەسێ پێغەمبەری خوا نەبێ و لەژێر وەحی خوادا قسە نەکا چۆن دەوێرێ حەقیقەتێکی ئاوا زانستی بڵێ شەو دیاری بکە ڕێک 42 لەیلە 42 شەوی ڕێک نەک لە 41 و نە لە 43 دواتر لە سەدەی 19دا یعنی 100 ساڵێک لەمەوبەر زاناکان هاتن لێکۆڵینەوەیان کرد ڕێک وایە یاننا ئەو کاتێک کەوا جیهازی سۆنەر و میکرۆسکۆپ و بینینی ناو ڕەحەمی ئافرەت و جیهازی کۆرپەلەناسی پەیدا بوو تەماشایان کرد 41 شەو ئەم منداڵە لە ڕەحەمی دایکە وەک پارچە گۆشتێکە ڕێک بوو بە 42 شەو زاناکان دەڵێن قەدی مێشک لەسەرا دروست دەبێ قەدی مێشک دروست دەبێت ڕێک لە 42 شەوەکەدا کە بیستن و بینین و تامکردن و بۆنکردنی پێوەیە ڕێک منداڵەکە شکڵی بۆ دروست دەبێت لە 42کەدا بەبێ ئەوەی نە 41 بێ و نە 43 بێت چی ڕەسوول الله فەرمووی ڕێک ئاوە کەواتە وەکو پێشەوایە بۆ کەسانی تر پێشەوایە بۆ بواری دکتۆرەکان و واری کۆرپەلەناسی کە غەیری پێغەمبەری خوا نەبێ کەس ناتوانێت بە نەخوێندەواری قسەی لەسەر بکات پێغەمبەری خوا لەناو سەحابەکانە دانیشت بوو باسی دنیا و کۆتایی هاتنی کرد فەرمووی كل ابن آدم يأكله التراب إلا عجب الذنب خەڵکینە ئینسان کە مرد و خرایە قەبرەوە پێغەمبەران و شەهیدانی لێ دەرچێ هەموو جەستەی گڵدەی خوا دەپوشێتەوانێ دوای 1000 ساڵی تر مرۆڤێک تەنها یەک شوێنی ماوەتەوە ئێسقان زۆر جالوانێ جەنابتان قەبرتان بینی بیان بیستێتان کە بۆ نمونە لەوانێ 500 ساڵ 600 ساڵ 1000 ساڵ بێ مرد بێت کە دەست لە ئێسقانەکەی دەدەی هەمووی دەپوشێتەوە بۆتە خۆڵ فەرمووی تەنها یەک شوێن دەمێنێتەوە بە زیندوی ئەویش ئێسکی کلێنچکەیە کە لە خوارەوەی عەمودی فەقەریدایە منه خولق مرۆڤ لە ئەو کلێنچکەیەوە دروست دەبێت سەرەتا وفيه يركب لەو شوێنەشەوە جارشکە دروست دەبێتەوە لە قیامەتە
بوخاری مسلم لە صحیحەینا فەرموودەکەیان ڕیوایەت کردووە. ئێستا زاناکان اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە ڕۆژی قیامەتە لە صحیح مسلمە هاتووە ثم ينزل الله من السماء ماء فينبتون كما ينبت البقل فەرمووی بارانێک لە ئاسماندا دەبارێت دوایەوە هەموو مرۆڤ مردووە ئەم زەویە تەخت بووە ئەستێرە و مانگ و ڕۆژ نەماوە خوا بارانێک دەنێرە لە شەرحی عەقیدەی تەحاویەدا دەفەرمێ وەکو مەنی پیا وایە دەکەوێتە سەر زەوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی چۆن پاقلە دەڕوێ چۆن نۆک و نیسک دەڕوێ ئەها چلوزە دەکاوێتە دەرەوە کە بارانی بەسەرا دەبارێ ئاوا مرۆڤ جارەش کە شین دەبێ و لە قەبرەکەی دێتە دەرەوە هەمومان. پێغەمبەری خوا فەرمووی لەو ئێسکی کلێنچکە هەمووتان دروست بوون ئاخری لە قیامەتیشا لەوێەوە دەست پێ دەکەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دەتوانێت حەقیقەتێکی ئاوا زانستیمان پێ بڵێ ئەگەر پێغەمبەری خوا نەبێ. لە وڵاتی چینە ئێسکی کلێنچکەی ئینسانێکیان هێنا کە هیچ جەستەی نەما بوو هەمووی پوکابەوە لە بەریوانی 1000 ساڵ بێ زیاتر مردبێ بەس ئێسکی کلێنچکەکەی مابەوە هاتن ترشی کیمیایی هەرە بەهێزیان بەسەرا کرد کە هیچ شتێک خۆی لە بەرا ناگرێ. ئەو ترشە کیمیاییان بەسەر ئێسکی کلێنچکەکەدا کرد دوای سەیریان کرد سەیری دەکەن سوبحان الله هێشتا خانەکانی زیندووە هێشتا خانەکانی هەر زیندووە. ئەمجا لە بواری فیزیاییدا سووتاندیان هاڕیان سەیریان کرد بە میکرۆسکۆپی زۆر گەورە و جیهازی وردبینی تایبەتی بواری فیزیایی سیر دەکەن ئێسکی ئەو کلێنچکەیە هێشتا خانەکانی هەر زیندووە لەوێەوە شریتێک بوو دروست بوو مرۆڤ تێدا شریتێکی باریکە وردە و دەتۆپەڵ دەبێ مرۆڤەکەی لێ دروست دەبێ لە قیامەتیشا لەوێەوە جارش کە مرۆڤ هەموو سیفاتەکانی لەو تۆزەدا کۆبێتەوە وەکو خۆی دروست دەبێتەوە جارێکیکە چۆن دەنکە نیسکێک ئاوا دەنکە نۆشێک پاق لە منێک پێغەمبەری خوا نمونەکەی بەرچاو بۆ هێناینەوە لەوێەوە دەردێتێتەوە چلوزەکەی و دێتەوە سەر زەوی ئاوا ئینسانەکان زیندوو دەبنەوە. باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دەتوانێت ئەمانە بڵێ ئەگەر پێغەمبەر نەبێ کەواتە لێرەشا پێشەوایە ئەو کەسێک لە بواری زانستیدا کار دەکەی وەرە پێغەمبەری خوا پێشەوایە بۆ تۆ پێشەوایە بۆ یاساناسان سەردەمانێک کەوا لە جەزیرەی عەرەبیدا ئەگەر کەسێکی بکوشتایە ڕای دەکرد یەکسەر بنەماڵەی کوژراوەکە پەلاماری ماڵی بکوژیان دەدا دەیانگوت گرنگ تۆڵەکردنەوەیە برای بوویایە باوکی بوویایە باپیری بوویە یەکسەر زەرامێکیان لێ دەکوشتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەو سەردەمە و بۆ تەواوی جیهان ئێستا ئەمە بنەمای یاساییە ئەمە حقوقی ئینسانە کە لە صحیحی بوخاریدا هاتووە فەرمووی لا یؤخەذ ئەحەد بجەریرەة ئەخیه ئەو ئەبیه خەڵکی نە بە پێی یاسا دەبێت ئەمە بنچینەی یاسا بێ هیچ کەسێک بە گوناهی باوک و برای نابێ بژیرێ عقوبە بدرێ هیچ کەسێک لەسەر زەویدا. ئێستا لە وڵاتی پێشکەوتوودا ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرێت بە بنەما کابرا برای تیرۆریستە ئیرهابی هەر شتێکی کردووە نەموڵکی داگیر دەکرێت نە براکەی دەگیرێ نە باوکی دەگیرێ نە لێی دەدرێ بەڵام لە وڵاتانی ئێمەدا جاریوا لە حەرەکاتی کوردی لە شۆڕشی نوێدا لە شۆڕشی کۆندا لەو حکومەتانی کە بەڕێمان کردوون چەند خەڵک هەبووە لە ژێر ئەسکەنجەدا گیانی لەدەستداوە هیچ تاوانێکی نەبووە براکەی چەکدار بووە براکەی کەتنێکی کردووە براکەی تاوانێکی کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی چەسپان ئێستا ئەوە بناغی دادپەروەریە هیچ کەس خەڵکینە نابێ بە گوناهی براکەی یان بە گوناهی باوکەکەی سزا بدرێ عقوبە بدرێ و ماڵی دەست بەسەرا بگیرێ. پێشەوا بوو بۆ یاساناسان پێشەوا بوو بۆ ئاشتی خوازان ئەو کاتەی نەبووەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی 25 ساڵێکە کێشەی حەجەر الئەسوەد دەست پێ دەکا. ئەمە بەسەرات وەکو حیکایەتێک وایە کاتێک کە بەردەکەی حەجەر الئەسوەد بەردە ڕەشەکە کێشە هەیە هەر تایفەیەکی قوڕەیشی دەڵێ من دەبێ بیخەمەوە شوێنی خۆی ئەو شەرەفە بە من ببڕێ. ئێستا دنیا هەمان کێشەی هەیە ئێستا جاریوانەتەوەیە دەڵێ دەبێ ئەو بەردە ئەو فەخرە من بیخەمەوە شوێنی خۆی ئەو ئاڵایە بەدەست منەوە بێ ئەو شەرەفە بۆ من بێ هەمووی داوای دەکا هەمووی شەڕێتی لەسەری. ئەو زەمانەش لە مەککەدا ئەو فیتنە هەڵایسا بوو شمشێرەکان دەرکێشرا بوون ئامادەی کوشتنی یەک بوون ئەو دەیگوت بەخوا دەبێت ئیلا بەدەستی من ئەوە بچێتەوێ ئەو تایفەی تر دەیگوت ئەوە حەقی منە حەقی تۆ نییە من لە پێشترم من خەباتم زیاترە من خزمەتی کەعبەم کاتی خۆی زیاتر کردووە چونکە کەعبە تێک درابوو نوێ کرابەوە بەردەکە چێوی خاتەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتەدا وتیان چێ یەکەم کەس هاتە ئەم شوێنە ئەمڕۆ دەرکەوت با حەکەم بێ سوبحان الله پێغەمبەری خوا هات وتیان محەممەد صادقی ئەمینە دوو سیفەتی هەیە هەرگیز خیانەت ناکە هەرگیز درۆ ناکە دادپەروەرە. پێغەمبەری خوا فەرمووی وەرن بەڕێیەک بێنن وەرن چارۆکەیەک بێنن قوماشێکی گەورە بێنن تەحەمولی ئەم بەردە گەورە بکە بیخەنە سەری ئەمجا چەند تایفەن چوارن شەشن هەر یەکە بێنن لە گۆشەیەکەوە گۆشەیەکی بگرن بە هەمووتان بەرزی بکەنەوە
واتە ئێوە هەمووتان دەستان هەیە لەم کارە جوانەدا ئەمجا بەدەستی خۆشی خستەوە شوێنەکەی خۆی هەل لەوێدا مرۆڤایەتی حاڵی کرد دەتوانین لەسەر کێشەکاندا بە یەک بگەین ئەو کارە با بە هەمومان بکرێت جوانە با خوێنی یەکتری لەسەر نەڕێژین من گۆشەیەکی دەگرم تۆ گۆشەیەکی بگرە ئەو گۆشەیەکی بگرێ بە سەرکردایەتی کەسێکیش ڕازی بین ئەو سو خەزرەجەی 100 دانە ساڵ خوێنی یەکتریان دەڕژ هەر بە چەند ساڵێک فیتنەیەکی گەورە لە ناویاندا دایسا ئەو مەدینەیە خوێنی لێ دەشۆڕایەوە کە ڕەسوول الله چوو بە یەک وتارێک بە یەک حکمەتی خۆی کردنی بەبرا بۆ هەتایە فیتنەی بینی ئەوس و خەزرج کۆچایی پێهات مامۆستا بوو بۆ ئاشتی خوازان بۆ ئەو کەسانی کە سڵح دەکەن چۆن سڵحی بینی خەڵک دەکەن چۆن دادپەروەر دەبن پێشەوا بوو بۆ بواری سەربازی سێ بنچینەی سەربازی داناوە کە ئێستا دەبێت لە کولی عەسکەریدا بخوێندرێ بە یەک وشە فەرمووی الحەرب خیدعە خەڵکی ئاگادار بن شەڕ پیلانە تەڵەکەیە و فێڵە بە دوومانە یەکەمیان وریا بە کە شەڕێک دەندرێتەوە خۆتی لێ پارێزە شەڕ جاری وایە دروست دەکرێت بۆ ئەوەی قاچی تۆی پێوە بێ ئاگادار بە نەکەوێ داوی شەڕەوە هەر وەختێ شەڕێک لە شوێنێک ڕوویدا خۆتی تێڕۆ مەکە مەیکە بە شەڕی خۆت شێ دەڵێ ئەمە پیلانێک نێو دانراوە دواتر ئەوان لێ دەچنە دەرەوە بۆ تۆ نامێنێتەوە الحەرب خیدعە ئەو بنەمای یەکەمی سەربازیە کە پێغەمبەری خوا فەرموویەتی شەڕ فێڵە شەڕ پیلانە شەڕ تاکتیکە ئاگادار بە نەکەوێت تاکتیکی دوژمنەکەتەوە لەوانەیە شەڕێک بنێتەوە دواتر خۆی لێی دەردەچێت بۆ تۆ دەمێنێتەوە دووەمیان لە شەڕە نابێ شتەکانت بۆ دوژمن ئاشکرا بن شەڕ فێڵ و تەڵەکەیە نابێت بە ڕازگۆی بڵێ من موسڵمانم نابێت لە شەڕی شادرۆ بکەم لە شەڕە فێڵ هەیە تەڵەکە هەیە داونانەوە بۆ دوژمن هەیە ڕازگۆیی نایخوا ئەو بواری حەربە دووەمیان لە هەڵبژاردننی مووقعی جەنگە جەنگ کاتێ دەبرێتەوە کە هەڵبژاردننی مووقعی جەنگ لەلایەن فەرماندەی سەربازیەوە بژاردەیەکی دروست بێ هەر لە ئوحودا پێغەمبەری خوا باشترین قائیدی سەربازی بووە لە هیچ کولێکی سەربازی نەیخوێندووە هەر شەڕێک پێغەمبەری خوا زەلامێک لە شوێنێکدا نابێت شوێنەکەی چۆڵ نەکرد بێ ئەو معرەکەیە سەرکەوتووە شوێنەکەیان چۆڵ کرد لە ئوحودا موسڵمانان 70 کەسیان شەهیددا ئەو خەسارەتە گەورەیاندا پێمان دەڵێ لە بواری سەربازیدا زۆر گرنگە فەرماندەی سەربازی شوێنی شەڕی گونجاو هەڵبژێرێ خۆی نەخاتە لەشکرەکەی نەخاتە شوێنێکەوە کە بە هیلاکچوون ئەنجامی بێ سێمیان لە دیاریکردنی سوپای دوژمندا دەبێت زۆر وریابی ئایا ئەو سوپای دوژمن عەدەدی چەندە نەگوەکو ئەمانەی ئێمە جاری وایە سوپایەک دێت دەڵێ کاکە تەوەقوعمان نەدەکرد ئەو هەمووە بێ چۆن تەوەقوعن نەکردووە ئەبێ پێشوەخت حاڵی بیکە لەشکری دوژمن سەربازەکانی چەندە خۆت بۆ ئامادە کردووە چەندە عیتادت بۆ خستووە چەندە هێزی مرۆیت بەرامبەری ڕاگرتووە نەکرد و پڕ بڵێ وەڵڵاهی ئەگەر ڕام نەکردا هەموو تیادە چوین ئەی بۆ پێشوەخت خیبرەی عەسکەری نەبووە ئەی مخابەراتی عەسکەری لەکوێ بووە پێغەمبەری خوا ئەو زەمەنە باسیەوەی کردووە ئەبێ لەشکری دوژمن بزانی عەدەدی چەندە لە غەزای بەدرە 2 کەس ژیران لە کەمینی مسلمانەکان کەوتنە کەمینەوە کافر بوون لە کافرەکان ژیران پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی چەشتەنگاوی دەکرد سنەتی دەکرد لەو کاتەدا وتیان سەحابەکان لیان پرسین ژمارەتان چەندە وتیان نازانین لیان تووڕە بوون خەریب و لیان دەن وتیان دەبێت پێمان بڵێن ژمارەتان چەندە وتیان بڕوا بکە نازانین پێغەمبەری خوا لە نوێژەکەی بۆ فەرمووی ڕاست دەکەن نازانن لەشکرێکی زۆرە بەعەدە ناتوانن بیژمێرن خۆ یەکێک نەیانژماردووە خەمانە فەرماندەی سەربازی نین ئەمانە سەربازن لە گۆشەیەکەوە لە کوتلەیەکە سەربازن بانجی کردن و بەهێمنی فەرمووی ڕۆڵەکانم کوڕە باشەکان ئەو لەشکرەی ئێوە تیا سەربازن ڕۆژی چەند حوشتر سەر دەبڕن بۆ خواردن وتیان وەڵی ئەی محەممەد ڕۆژی وا هەیە ڕۆژی وا هەیە دا هەموو ڕۆژێ 9 حوشتر بووە 10 حوشتر سەر دەبڕێ دەکرێت بە خۆراکی لەشکرەکە پێغەمبەری خوا فەرمووی ئیشی ئێوە تەواو بوو ئەو لەشکرە ژمارەیان لە 900 کەس بۆ 1000 کەسە هەر 100 حوشتر بەشی 1000 کەس دەکە 100 کەس دەکە هەر یەک حوشتر بەشی 100 کەس دەکە ڕێک قسەکەی پێغەمبەری خواوە بژمارەیان لە 900 بۆ 1000 بوو کەواتە دەتوانی بە تاکتیکاتێکی قسەیەکی ئاسان ژمارەی لەشکری دوژمنت بۆ دەرکەوێ ئەمە لە بواری عەسکەریدا دەتوانرێت لە مەکتەبی عەسکەریدا لە کولیاتی عەسکەریدا قسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەرز بخوێندرێ ئەمجا بڕیاریدا لەو جەنگەی کە ڕوودەدا جەنگ بەڵایە نابێت تەڕ و وشک بە یەکەوە بسووتێنێ بڕیاریدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها خۆ بڕیاردەری جەنگ ئەبێ بەڵای شەڕ بیگرێتەوە بۆیە ئەمری دەردەکرد لە شەڕە لە جەنگە نابێ ژن بکوژرێ نابێ مناڵی بێت مناڵ کە بێت ئاوانە بکوژرێ نابێ پیر و بە ساڵاچ و بکوژرێ
نابە کەسێکە لەسەر هەر ئاینێکە هەر شوێنەکە خۆیەک لە شوێنەکە دانیشتۆ عیبادەتی خۆی دەکا بە دینی خۆی نابێ مسلمانان دەستی بۆ بەرن بڵێن وڵات تۆ کافری تۆ سەلیب لەم لایە تۆ بوزی تۆ زیەزیدی فڵانی لێی گەڕە عیبادەتی خۆی دەکات لە شوێنی تایبەتی خۆیتە کەس مافی نێدەستی بۆ بەرێ فەرمووی بە زۆر هێنرا و کەسێک سەربازێکە داماوە بە زۆر هێناویانە هاوار دەکا کە وەڵڵاهی من بە زۆر هێنراوم دەبێ وازی لێبێنی نابێ بیکوژی کەسێک چەکەکەی فڕێدەدا و دەبێتە دیل نابێ بیکوژی لاشەی مردوویەکت دەکەوێتە بەدەست بە کوژراوی نابێت دەمولوتی ببڕی نابێ ئیهانە بە مردوەکەی بکەیت بە جەستەکەی بکەیت فەرمووی نابێت شێڵگە و باخ ببڕدرێ بسووتێندرێ نابێ ئاژەڵ تاڵان بکرێ ئللا مەگەر ئەوەی کەوا سەربازێک لە برسێتیدا دانەیەک خوا نابێت لەشکرەکان دەستکاری ئەوەی تر بکەن کەواتە بەڵای جەنگی کورد کردەوە لەو کەسەدا کە حەزی بە جەنگە نابێ ئەوەی تر بێتە قوربانی توخوا قسە هەیە لەمە جوانتر بێ ئەمڕۆ ئەو هەموو شەڕانەی هەیە ئەوەی کە دەبێتە قوربانی ئەو کەسانن کە پەیوەندیان بەو جەنگەوە نەبووە ئەوانەی کە ناویانەتەوە خۆیان ڕادەکەن و بەجێ دێڵن بەڵام پێغەمبەری خوا لەم بوارەشا پێشەنگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو هەموو خەم و هەممەی ئومەتەی لەسەر بوو بەڵام هەمیشە ڕووخۆش بوو پیرێژنێک دێتە خزمەتی بە گۆچانەکەی لەرزە لەرز پێی دەڵێ یا رسول الله ادعو الله أن يدخلنا للجنة ئەی پێغەمبەری خوا تخوا دوعام بۆ بکە جێگەم بەهەشت بێ خوا بە دوعای تۆ بمخاتە بەهەشتەوە پێغەمبەری خوا فەرمووی یا ئومە فلان إن الجنة لا تدخلها عجوز ئەی داشی فلان بە پیرێژنەکەی گوت بەڵاهی پیرێژن ناچنە بەهەشتەوە ئافرەتەکە گریا دڵی مەحزوم بوو خۆزگە بە گەنجی بمردمایە بۆی بشومایە بەهەشتەوە یعنی ڕێک قسەکە حاڵی بوو دوور کەوتەوە و پێغەمبەری خوا فەرمووی بڕۆن موژدەی بدەنێ بڵێن خوا لە قورئانە دەفەرمێ إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا عربا أترابا لسورة الواقعة آيات 35 و 37 فەرمووی پێ بڵێن خوا دەفەرمێ ئەم ئافرەتە بە ساڵات شوانەی دنیا خوای گەورە لە ڕۆژی قیامەتە جارش کە زیندویان دەکاتەوە سێ سیفەتیان پێدەبەخشێ دەبنەوە بە کچ هەمیشە کچن دووەمیان زۆر مێردی خۆیان خۆش دەوێ سێمیان هاوتەمەنی مێردەکانیانن ئێستا ئێمە لە کۆتایی مانگی 11دا لە 25 نۆڤەمبەرە هەمیشە ساڵانە یادێکی جیهانی کوردستانی هەیە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان ساڵانێک زۆر قسەم لەسەر کردەوە وەز نەگیرە باسم لەسەر نەخوێندەوە بەڵام لێرەدا ئاماژە بەوە دەکەم ئەم قورئانەی ئێمە ئەمەی کە ئەم ئافرەت و ژن و هەراو بەزمە قسەی لەسەر دەکەن بە سێ کەلیمە هەمووت پێ دەڵێ بە سێ کەلیمە إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا عربا أترابا ئەم سێ کەلیمەیە أبكارا عربا أترابا ئەتر بزانێت توندوتیژی دەمێنێ نەخێر ئەویش معناکەی بەم شێوەیە هەر ماڵێک هەر ژنێک دوای ئەوەی کە شووی کرد سێ سیفەتی هەبێ بەخوا توندوتیژی بەرامبەر ناکرێ وەڵڵاهی ژیانی پێش قیامەت بەهەش دەبێ هاوسەریەکەی سەرکەوتوو دەبێ ئەویش ئەوەیە یەکەمیان ژن کە شووی کرد و مناڵی بوو چۆتە منەوە با دەست لە خۆی نەشوە چونکە پیاو کەمتر پیر دەبێت پیاو لە دەرەوەیە کەمتر زەختی لەسەرە جەستەی و فیزیکی مناڵی نەبوودا نەپووکاوەتەوە لەبەر ئەوە ئەگەر ئەم ئافرەتە دەستی بە خۆی داهێنا هەمیشە خۆی وەکو کچ تەماشا کرد دایمە خۆی ڕازاندەوە لە کچێنیدا چۆن بوو دڵی ئاوا بۆ مێردەکەی پیر نەکرد بوو و مێردەکەی خۆش دەویست و دەیڕوانی بزانێ مێردەکەی بە چی خۆشحاڵە دڵی مێردەکەی خۆش دەکرد مێردەکەی خۆی وا لێ دەکرد کە خۆشی بوێ ناچاری دەکرد کە خۆشی بوێ سێمیان هاوتەمەنی مێردەکەی بوو شووی بە پیاوێک نەکرد بوو 20 ساڵ 30 ساڵ لە خۆی بەتەمەنتر بێ هاوتەمەنی بوو بەخوا سەرکەوتوو دەبێ پیاویش چۆن لە کاتی کچێنیدا کە ئەو ئافرەتەکەی هێنا بوو ڕێزی لێ دەگرت و خۆشی دەویست و چاوی کەسی کەی نەدەبینی ئەبێ ویژدانی هەبێ ئەگەر ژنەکەشی 4-5 مناڵی بوو ئەمجا چاو ئافرەتی تر نەژێڕێ هەر بە تەمای کچەکەی جاران سەیریکە هەر سەیری ئەلبومەکە کا وێنە جوانەکەی جاران ببینێ بڕواکە پێویستی بە ئافرەتی تر نابێت تووشی نەزەر نابێت تووشی خیانەی زەوجی نابێت هەر بە چاوی کچەکەی جاران ئەبکارە ئەی پیاو هەر بە سەیری کچەکەی جاران سەیری خێزانت کە ئینسافت هەبێ وجدانت هەبێ بەرامبەری دووەمیان ژنەکەتت خۆش بوێ با خۆشەویستی هەبێ لەبەر خاتری خۆشەویستی نێوانتان لە زۆر کەم و کوڕی ببوورە سێیەمیان با هاوسەرەکەت ژنێک مەهێنە نە لە خۆت منداڵتر بێ نە لە خۆت زۆر بەتەمەنتر بێ با هاوتەمەنت بێ قورئان دەفەرمێ با هاوتەمەن بێ ئێستا دەنگۆ بڵاوبۆتەوە ئافرەت بە 9 ساڵی بێ و یەدڵە 8 دەبێ و یەکڵە 7 بێ قورئان دەفەرمێ گرنگ ئەوەیە ژن و پیاو هاوتەمەنی یەکتر بن ئێتر ئەمە هیچ محکەمەی کەسی تری ناوێ ئەوە ژیان خۆشبەخت دەکا
کە پێغەمبەری خوا ئەو قورئانی بۆ ئافرەتە خوێندەوە ئافرەتەکە دەستی کرد بە پێکەنین و زەردەخانە کەوتە سەر لێوی ژیان خۆش دەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو سەحابەدایە ئەزانێت جار هەیە لە قەیراندان گەمار و ئابووریان لەسەر بووە چەندین سەحابەی ئازیزیان لێ شەهید بووە بەڵام گاڵتە و گەپەکان گەمەکان سوحبەتە قسە خۆشەکانی هەمال ناکە لە صحیحە هاتۆ دەفەرمێن نوعەیمان پیاوێک بوو گەنجێک بوو زۆر سوحبەتچی و قسە خۆش بوو دانیشتبوو لە پەنا مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کات پێش نیوەڕۆیەکە کابرایەک لە بیابانەوە هاتبوو حشترێکی بەسکە حشتری گەورەی دابەستەوەکو گۆلکە دابەستەیەکی ئەمڕۆکە بۆ خەسابی دەبرێ هێناوی بیفرۆشە لە مەیدانی ئاژەڵ فرۆشتنە وتی بالا دەمە نزیک مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێ دوورکە سونەت دەکەم و هێندی عیبادەتی خوا دەکەم و دواتر دەچم بۆ بازاڕەکە هێشتا بۆ نوێژی نیوەڕۆ ماوێتی کۆمەڵە گەنج و سەحابەی گەنج چوونە ژێرباڵی ئەو نوعەیمانە وتیان سەیری کە ئەو حشترت بینیوە چۆن دابەستە بۆ و خەریکە لە گۆشتە ئاتەقەیە وتی دەی دەڵێن چی وتیان لەو نەحەرتەها فەئەکەلناها خۆزگە ئێستا سرت ببڕیایە و گۆشتەکەمان بخواردایە کوڕەکەکەەوە خاوەنی هەیە ئێستا و پیاوێک لێدا بەزی و بەستێەوە لێرەکانە چۆ مزگەوتەوە ئەی دوای چێ پارەکەی بدا و کوڕاوتیان پێغەمبەری خوا پارەکەیەدا خۆ با ئێمە گۆشتەکەی بخۆین دوای پێغەمبەر سوحی لەگەڵا دەکاتڵێن کاکە عایدی ئەوە وەڵا نوعەیمانیش پیاوێکی سوحبەتچی و دڵساڵ بوو ڕێک و حشتری کابرای سەر بڕی مناڵە گوتی وا حشتر سەر دەبڕێ کابرا دەرپەڕی بەسەری خۆیان داوتی ئەی هاوار حشتەکان سەر بڕیم ئەوە خۆلیان نەکڕێوم گەیشتە هەواڵ گەیشتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکردەیەکی جیهانی سەرکردەیەکی سەربازی سەرکردەیەکی سیاسی تووڕە نابێت دەفەرمێ من فعل هذا چێ ئەم کارەی کردووە ئەم پیاوە هاتووە ئەمە سەروەت و سامانی ساڵێکێتی ها ناوێتی بیفرۆشێ پارەکەی بۆ منداڵەکانی بەرێتەوە چێ ئەمەی کرد وتیان وەڵا نوعەیمان کە زانی پێغەمبەری خوا ڕای کرد و خۆی لە ماڵەکە لە ژێر چاڵەکە شاردەوە وتیان وەڵا نوعەیمان ئەم کارەی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی با بڕۆین بیدۆزینەوە هەر ئەو سەحابانەی کە پێیان سەر بڕی بوو یەکیان گوتی پێغەمبەری خوا نازانم لەکوێیە بەدەستی ژاماژەی دەکرد وا لەو چاڵەدایە نازانم لەکوێیە بەدەنگی بەرزوی فەرموو ئاوەتە لەوەیە پێغەمبەر سەیری کرد وا لەقی دەرخورمای بەسەر خۆیاندا و لەشی دەتەپ و تۆزایە فەرموو وەرە دەرەوە کەتن کرد تۆ ئامەد کردووە چێ پێی کردی وتی الذين دلوك علي هم الذين امروني والله پێغەمبەری خوا هەر ئەوانەی کارەکەیان پێکردم ئەوە تۆشیان هێنامە سەر و ئاشکراشیان کردم ئەمانش پێیان سەر بڕیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فجعل رسول الله يمسح التراب على وجهه خۆڵەکەی لە دموچاوی کردەوە لەشی بۆ تەکاند و ويضحك زەردەخەنەیەکی بەڕوودا کرد ثم فرح خۆشحاڵیش بوو وأعطاه ثمن الناقة بكابراش فەرمووی کاکە ئەوە پارەی حشتری خۆت بڕۆ بازاڕی خۆت بە چەند دەیفرۆشی وتی بەوەندە فەرمووی ئەوەندە دێنە ڕاست دەکەی پارەکەی دایە و کابرا بە خۆشحاڵیەوە ڕوودێ فەرمووی داوەرم با ئێمەش بە جەماعەت گۆشتەکەی بخۆین مەجلیسێکی خۆشیان ڕازاندەوە و خەمی دنیایان بەبا کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم بوارەشا پێشەنگە بەسەرکردەی حیزبەکان بەسەرکردەی حکومەتەکان بەلێ پرسراوە سەربازیەکان دەڵێ لەگەڵ هاوڵاتیەکانی خۆتاندا ئاوا بن پاروێک نانیان لەگەڵا بخۆن پشتیان تێمەکەن هەمووی مەخەنە گیرفانی خۆتانەوە هەمووی لوژ مەدەن چاویشتان لە میلەت بێ ئەو خەڵکەش کە برسی بوو پەلامار دەدا دەی تۆش هاوبەشی بە دەی تۆ پارەی ئەم حکومەتت بۆ چییە ئەگە بۆ میلەتی خۆتی سەرف نەکەی کەواتە مانگی مەولود ئەمانەمان فێر دەکا بۆیە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا خوای پەروەردگار دەفەرمێ بەڕاستی دڵنیابن لە پێغەمبەری خوادا پێشەوایەتی قودوە هەیە بۆ ئێوە ئەگە قودوەت دەوێت چاو ساغت دەوێت پێشەنگت دەوێت محەممەد صلی الله عليه وسلم با پێشەنگت بێ جا پێغەمبەری خوا دوو سیفەتی هەبووە یەکەم دوو وەزیفەی سەرشانی زۆر قورس بووە یەکەم تەبلیغ و گەیاندنی ئەم دینە دووەم پێشەنگی یعنی ئەوەی کە بە قسە گەیاندوێتی بە کردار جێبەجێ کردووە بۆیە سەرکردەکانی دنیا سەی دەکەی 50 ساڵ قسە بۆ خەڵک دەکەن بەرهەمیان نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 23 ساڵ پێغەمبەرایەتی کردووە جیهانی گۆڕی مێژووی گۆڕی مرۆڤایەتی جارش کە لەدایک بووە بەبوونە پێغەمبەر و لەدایکبوونی ئەو سەروەرە موژدە بۆ خۆشەویستانی موژدە بۆ ئەو کەسانی بە هەر شتێک بێ خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا دەردەبڕن توخوا میلەتە بەڕێز دەکەم توخوا مسلمانانی کوردستان با ئێمە وریابین سەرمان لێ نەشێوێ ئەوەندە قسە لەسەر هەموو شتێک دەکرێت خەڵک کوردایەتی بەرچاوکەوت حیزبایەتی بەرچاوکەوت توخوا با ئیسلامەتیشی بەرچاو نەکەوێ کابرایەک لە دێر زەمانەوە لەناو ئەم میلەتە کوردە جوانەدا لەم شاری هەولێرە لەو سلێمانی لەو دووهۆک و زاخۆ لەو خانەقین و کفریە لەو گەرمیانە فێر بووە لە مانجی لەدایک بوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەدەقە و خێرێک دەکا ئەم سەدەقە و خێرانە هەمووی لەبەر ئەڵڵایە هەمووی بەس بۆ خوایە بەڵام توخوا تۆ مناڵەکت دەبێ ئەها سونەتە حیوانێک سەر بڕی و بیکوژێوانە گۆشتەکەی دابەشکی بدیە خەڵک توخوا گەورەترە لەدایک بوونی پێغەمبەر یا مناڵەکەی خۆت
ئەگە بۆ مناڵەکەی خۆت ئەمە سونەت بێ ئەبێت لە خۆشەویستی لەدایکبوونی پێغەمبەری خوادا هەموو ساڵە چی بکرێ لەبەرەوە لە سەدەقە و بەخشینە نیشانەی ئەوەیە تۆ پێغەمبەری خوات خۆش دەوێت جا هەیە چیلۆیە چکلات دەبەخشێتەوە هەیە حیوانێک سەر دەبڕێ هەیە پارە دەدا بە نەخۆشێک ئێستا تخوا چەند جوانە لەم مانگی مەولودەدا هەر یەکێک لە ئێوەی بەڕێز خانووی قوتابیان لە تەنیشت ماڵەکەتەوە لەگەڵ ڕەکەکەتدا ئەو هەموو قسمی داخیلیە کوڕە فەقیر و کچە فەژاری دنیای تێدا کۆبووەتەوە لە هەموو شارەکانی کوردستانە ڕویان کردوتەن پایتەختی هەرێمە لە ماڵەکەی خۆتەوە دوو مەنجەڵ خواردن بەری بۆ ئەو قوتابی خۆشەویستانە بۆ ئەو خوێندکارە بەڕێزانە ئەمە جەژنی لەدایکبوونی پێغەمبەری خوایە هەناوی پێغەمبەر زیندوو کردەوە لە دڵیاندا سڵاوە لێ دەدرێ لەگەڵیا خواردنەکە بەرەکەتی تێدەکەوێت خۆمە بەگا بۆ بتسەر نابڕدرێت تا حرام بێت تا بیدعە بێ ئەمە بۆ خۆشەویستی زاتێکە کە خوا خۆشی دەوێت کە خۆشەویستی خوایە کە هەر کەسی ئەو خۆشەویستیە لە دڵیانە بێت دڵی وێرانە ئەگەر هەموو نێوچوانی بە سوزدەشەوە بڕوە ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ پێغەمبەری خوا کابرایەک لێی پرسی مەتە الساعە پێغەمبەری خوا کەی قیامەت دێ فەرمووی ما عەدەدتە لەها کاکە چیت بۆ ئامادە کردووە بەخوا کە مردی قیامەتی تۆ هاتووە مردنیش لە هەموو شتێ نزیکترە مەپرسە چ ساڵێک قیامەت دێ و دنیا وێران دەبێت چیت بۆ ئامادە کردووە کابرا تۆزە ڕامە بیری کردەوە خوا چیم بۆ قیامەتم ئامادە کردووە وتي أي پیغمبري خوا ما أعددت لها كبير صلاة ولا صيام ولا صدقة ولكني أحب الله ورسوله أي پیغمبري خوا والله أقل سيرين ويجكانم دكم بس فرضم هن بخوا سنتي كوامنية بخوا الروج وكان بس رمضانم قلتوا روج سنتي كواشق نابم بخوا وندش دولمان نيم صدقة وخير وخيراتي كي زورم كدبه بخوا دستم خالية بو قيامت بلام بيخشد لم خوشا بخوا لناو دل ما خوشويستي خوا پیغمبري خواي تدايا خوام زۆر خۆش دەوێت ئیسلام خۆش دەوێت پێغەمبەری خوام خۆش دەوێت والله بۆ قیامەت بەس بەوە دڵم خۆشە پێغەمبەری خوا فەرمووی فأنت مع من أحببت دەمژدە لێ بێت تۆ لەگەڵ ئەو کەسێک کە لە دنیادا خۆشت ویستووە بەخوا خوا سەی دڵەکەت دەکات چ نەخۆشەویستی ئەو پێغەمبەرە لە دڵتا بێ لەگەڵ ئەو پێغەمبەرەیە حەشرت دەکات أنس دفرمي فما فرحنا بعد الإسلام فرحا أشد من قول النبي فأنت من أحببت بخوا هیچ تێک لە دوای مسلمان بوون ئێمەی سەحابەی پێغەمبەری خۆشحاڵتر نەکرد بەوەی کە سەروەر فەرمووی تۆ لەگەڵ ئەو کەسەی کەوا خۆشت دەوێت ئەنجا ئەنەسی کوڕی مالک پیر بوو دەیفەرموو قەسەم بەخوا هەموو شەوێک خەوم بە پێغەمبەرەوە بینیوە هەموو شەوێک دەیفەرموو فأنا أحب الله ورسوله وأبا بكر وعمر فأرجو أن أكون معهم وإن لم أعمل بأعمالهم خوای جان خۆت ئاگاداری بەخوا من تۆم خۆش دەوێت پێغەمبەرەکەتم خۆش دەوێت ئیمامی ئەبوو بەکرم خۆش دەوێت ئیمامی عومەرم خۆش دەوێت خوا لەگەڵ ئەوانە بم هەرچەند کردەوەشم وەکو ئەوان نییە بەخوا خوای ئێمەش وەکو کردەوەمان وەکو ئەو زاتانە نییە بەڵام ئەوەی پێی دەنازین و ئەم ئینشاءالله لێی زیادکەین خۆشەویستی ناو ناخمانە بۆ خوا بۆ پێغەمبەری خوا بۆ سەحابەکانی پێغەمبەر بۆ ئەم ئیسلامە بۆ ئەم قورئانە بۆ ئەم مزگەوت و ماڵی خوایانە کۆتایی وتارەکەم بەوە دێنم ئینسان هەرچەند مەدحی پێشەوای خۆی بکا ڕەم بهێشتا بەقەدەر ئاستی ئەوە نەبێت جارەوە کە مەدحی خوا لەسەر و هەموو مەدحانەوە وئینەکە لەعەلا خولوق عەظیم بەڵام ئەو کەسانی کە مسلمانیش نەبوون شاهدی بە حەقیان بۆ ئەم پێغەمبەری خوا داوە چونکە ئینسانی زانا بوون چونکە ئینسانی بەئینساف بوون پیاوێک هەیە هەموومان دەیناسین هەموومان ناومان بیستووە مەهاتما غاندی پێشەوای ڕزگاری خوازی خەڵکی هند غاندی ئەو پیاوە بەڕێزەی کە ژیانی قوربانی گەلەکەی کرد ئەمە قسەی ئەوە دەڵێ ویستم سیفاتی ئەو پیاوە بزانم کە بەبێ دووشت نە زەبر و زەنگی هەبوو نەماڵی دنیا و تەماحی پارەی دنیای هەبوو بیدا بە خەڵک بەبێ ئەم دوانە لە ناو دڵی ملیۆنان مرۆڤ جێگەی خۆی کردەوە خۆیان بە قوربان دەکرد گەیشتمە ئەو ڕاستیەی ئەم ئیسلامە بە زەبری شمشێر و خوێن ڕشتن بڵاو نەبووتەوە ئەوەی ئەم ئیسلامە گەیاندا دڵەکان سێ شت بوو سادەیی پاچی متمانە بەخوای خۆی لەلایەن محەممەدەوە پێغەمبەری خوا سێ سیفەتی هەبوو لەلای غاندی سادە و ساکار پاک و خاوێن و دوور لە گەندەڵی سێم متمانەی تەواوی بە ڕەب العالەمین هەبوو وتی ئەم سیانە وای کرد ئەم محەممەدە بچێتە دڵی ملیۆنان خەڵک و دینەکەی بگاتە ڕۆژهەڵات و ڕۆژئاوە دەڵێ کە بەشی دووەمی ژیانی خوێندەوە دیارە غاندی لەو کاتە لە کۆتایی تەمەنیدا بووە دەڵێ حەسرەتم خوارد لە ناخەوە خۆزگە زیاتر لە ژیانی محەممەد شارەزا بوومایە لە ژیانی ئەو کەڵە پیاوەی مێژوو زیاتر شارەزا بوومایە دووەمیان مستەشریقی ئینگلیزی ئەدیبی ئینگلیزی کە چەندین بابەتی گرنگی لە پەروەردەدا هەیە ناوی بۆسڕۆس سمیسە بۆسۆرس سمیس کە لە 1939دا لەدایک بوو لە 1970 کۆچی دوایی کردووە ئەو سەردەمە وتوێتی
محمد صلى الله عليه وسلم قائدا سياسيا وزعيما دينيا محمد سەرکردەیەکی سیاسیە پێشەوایەکی ئاینیشە بەڵام کە سەیرم کردووە هەرگیز صفاتی سیاسی درۆزن لە محەممەدا نابیندرێ چەندە سەرکردەیەکی سیاسیە بەڵام یەک نیفاقی کەسی سیاسی تێدا ناخوێنیەوە پێشەوای ئاینیە بەڵام هەرگیز وەکو پیاوانی ئاینی مەسیحی و جوولەکە دنیای نەخواردۆ بە ناوی دینەکەیەوە بەڵکو ماڵی خۆی بە قوربانی دینەکەی کرد ئەمجا دەڵێ ئەم پیاوە ئەم مستەشرقی ئینگلیزیە دەڵێ ئەگە بوترێ یەکێک بەس بە قودرەتی ئیلاهی سەرکەوتووە ئەو کەسە تەنها محەممەدە چونکە لوتکەی دەسەڵاتی گرتە دەست بەبێ ئەوەی هۆکارەکانی دەسەڵات کە پارە و چەکە هەیبێ هیچیانی نەبوو دووەمیشیان هیچ کەسێک لە خزمەکانی خۆی و نزیکانی خۆی هاوکاری نەبوو نەبوو بڵێ وڵا پێشەوای قەومەکەیەتی و خزمە نزیکەکانی خۆی گەورەیان کردووە نەخێت لە پێش هەموو کەسەوە قەومەکەی خۆی قوڕیشەکان شار بەدەریان کرد بۆیە خوا سەری خست ئەمە قسەی ئەو کەسانەیە کە موسڵمانیش نین چ جای ئەوەی کە ئێمەی موسڵمان دەبێت چ شانازیەکی گەورە بۆ پێشەوایەوە بکەین بۆی ئینشاء الله هەوڵ بدەین هەمیشە شکرانە بژێری خوابین خۆشەویستانم بە قسەی هیچ کەسێک نەچەند دڵتان یەک زەڕە لە خۆشەویستی ئەو پێغەمبەرە نەکتیا کەم بێتەوە ئەبێ ئینشاء الله لێی زیادکەین تخوا بیکەن بە ئەرک لەسەر شانی خۆتان هەلانی کەم تا ئەم مانگەتەوە دەبێ هەر ڕۆژانە بەخوا 5 دقەی پێ ناتێ لە ماوەی 4 دقە 3 دقەدا 100 سڵاوە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کاتە دڵنیا بە زمانمان ڕادێ یان دەتوانانی یەکێک لەسەر خۆی واجب کە بڵێ شەر بێت تا ساڵی داهاتوو ڕۆژانە 100 سڵاوە لەسەر پێغەمبەر بدەم صلی الله علیه وسلم ئەمە بەڕاستی بەرەکەتە بۆ زمان بەرەکەتە بۆ دڵ بۆ ناخ هەمیشە تۆ لەگەڵ پێغەمبەری خوادا دەژی لە قیامەتیشا لەژێر سایە و سێبەریدا دەبین یا ربی خوا بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی یا ربی خوا یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایکبوونەوەیەکی نوێ بێ بۆ ناخ و دڵ و دەروونمان بۆ دین و ئیمانمان بۆ ژینمان یا ربی خوا لەدایکبوونەوە بێ بۆ کوردستانی ئازیزمان خوای گەورە ئەم بەرجی خەم و تەمە فڕێدەین یا ربی خوا لەم خەم و تەمەی کە بەسەر کوردستاندا هاتۆ خوای پەروەردگار ڕزگارمان کەی خوای گەورە ئاسوودەمان کەی خوای پەروەردگار ساڵێشە کە مەولود کرایەوە ئەمانە ببنە بیرەوەری لە یادەوەریماندا و نەجاتمان دەی لە دەستیان یا ربی خوا بە حرمەتی ئەو پێغەمبەرە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوا شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەی شیفای دڵبەخەمەکانمان بدەی ئاسوودەیی بۆ دڵبەخەمەکان بنێری هەر کەس گرفتی هەیە خوا ڕەحمی پێ بکەی هەر کەس ئاوارەیە بە ماڵ و حاڵی خۆی شادکەیەوە هەر کەس ئەولادی نییە بە شەرافەتی ئەو پێغەمبەرە خوای ئەولادی ساڵحی پێ عەتاکەی هەر کەس ئەولادەکانی ناساڵحن خوای تەبایان کەی صالح و سالار و سەنگینیان کەی یا ربی خوای ئەولادمان ساڵح کەی علم و حلمیان زیاد کەی کوردستانمان ئاوەدان کەی لە بەڵاو مصیبەتی ئاسمانی و زەوی و پیاوی خراپ و ئینسانی شەیطانی خوای بە دوورمان کەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون